سڵاو بەڕێزانم، من محەممەد مەحمودم، پۆدکاستی ئیرادەتان پێشەش دەکەم. بەڕێزانم، وەک دەزانین ڕووداوەکان لە هەرێمی کوردستان و ناوچەکە گەرمن. لەلایەک ململانەکانی هەرێم و بەغداد، لەلایەک پرسی پرۆسە و بانگەوازی ئاشتی، لەلایەک دەهۆڵی گۆڕانکاریەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوە دەچن. هەموو پرسەکان ڕاستەوخۆ پەیوەندیدارن بە ڕۆڵ و ئایندەی کورد لە ناوچەکە و بەردەوامیش ئێمەی هاوڵاتی لە ڕێگەی میدیاکانەوە هەواڵەکان دەبینین و دەبیستین. بەڵام شرۆڤ و زانیاریەکان لەبارەیەوە کەمن و ناتوانن بەڕوونی بە وڵاتی شی بکەنەوە کەچی ڕوئەدات. من لە پۆدکاستی ئیرادە میوانداری دکتۆرە نیکۆلا ئەشرەف شاڵیم کردووە. بەڕێزیان زۆر جاران ئەوەندە بابەتەکان شیتەڵ و ور دەکەنەوە هەندێک جار ئەتوانی وەک زانیاری پشتی پێ بەستی و کاری لەسەر بکەیت. بۆیە مەبەستما لە زاری بەڕێزیانەوە بزانین چی لە هەرێمی کوردستان و ناوچەکە ڕوئەدات. هەمومان دەبینین پەکەکە چەکەکانی دادەنێت، شاندەکان دێن و دەڕۆن، بەڵام هێرشەکان بۆ سەر هەرێم هەر بەردەوامن. کورد دەڵێت بەدەم بانگەوازی ئاشتیەوە دەڕۆین، تورکیا دەڵێت تورکیای بێتیرۆرم دەوێت. هەر بەڕاست ئەمەی ڕوودەدات پرۆسەی ئاشتیە یان چی؟ ئەم پرسە ئایندەی کورد لە ناوچەکە بەرەوکوێ دەبات؟ بانگەواز و پرۆسەکە ئەوەندە دەهێنێت کە کورد پشتی پێ بەستێ و چەکەکانی بە بێدەنگ بکات؟ لە هەمووی گرنگتر وڵاتانی وەک ئەمریکا و هاوپەیمانی ناتۆ کە تورکیا بەشێکە لێی ڕۆڵیان چییە لە بەرەو پێشبردنی ئەم پرۆسە و بانگەوازە؟ دکتۆرە بەخێر هاتی. با سەرەتا بۆ دەست پێ بکەم لە هەرێمی کوردستان چی ڕوئەدا؟ ڕووداوەکان زۆر گەرمن، شان دێت و دەڕوات. لە هەرێمی کوردستان هەندێک جار هێرش بەسەر هەرێمی کوردستان و هەندێک شوێن و ناوچە ئەنجامەدرێ. کێشەمان لەگەڵ بەغدا هەیە، لە نێوان هەرێم و بەغداد هەڵکشان و داکشان هەیە. بەڕاستی ئەگەر سەرەتا لە ناوخۆی هەرێمی کوردستان و دەست بکەم، ئیدارەدانی هەرێمی کوردستان بەرەو چی ئایندەیەکە ڕوات، چی لە ناوچەکە ڕوئەدات و ئەمی کە ڕوئەدا لێرە ئەتوانین چۆن شتۆڤی بکەین و بەرەو شێمان نەبات؟ بۆ خۆی قسەکردن لەسەر ئەوەی کە لە ناوچەکە ڕوئەیە بابەتێکی هەندە قورس نییە کە لە خەڵکی ئێمە بە دیاریکە ئێمە بەستم لە خەڵکی کوردستانە بە گشتی ئاڵۆز بێ. بەڵام ئەوەی کە هەیە تێکەڵ کێشیەک هەیە و لە هەمان کاتا ڕووداوەکان تێکەڵگژانیان لە بین ناهەیە. بۆ پێی کە ئێمە گەشتوینەتە قۆناغی کۆتایی بۆ داڕشتنەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ. لەم نێوەندەیە کورد ئەتوانێت کارا و کاریگەر بێ و بەدەریش نابێت لە لێکەوتەکانی ئەم گۆڕانکاریانە. ئەوەی دروست لە هەرێمی کوردستانە ڕوئەیە. سەرەتا لە هەرێمی کوردستانەوە دەست پێ یەکەم لە ڕووی ئیداری و سیاسیەوە، دوای ئەچینە سەر بەشەکانی تری کوردستان کە چۆن گرێدراوی یەکەن. ئەوەی لە هەرێمی کوردستانە هەیە بە دیاریکراوی ئێستاکە لە ڕووی هەرێمیەوە سێ وڵاتی داگیرکەری کوردستان بەڕێکەوتن کە لە 2007ەوە ئەتوانم بڵێم کە 16 ئۆکتۆبەر یەکێکە لە دەرهاویشتەکانی ئەو ژوورە ئۆپراسیۆنە هەواڵگەریە سیخوڕیە سەربازیە هاوبەشەی کە لە نێوان عێراق، تورکیا، ئێران دامەزرا بە دیاریکراوی دوای ئەنجامدانی ڕیفراندۆم لە 25 نۆی 2007. ئەم ژوورە هاوبەشە دامەزرا بۆ ئەوەی سووریای تیانە بوو لە بەرەوەی دۆخی ناوخۆی سووریا لە ڕاپەڕین و شەڕ و ئاشۆ بابوو نێتوانی سووریا ڕۆڵ بجێڕانی بەدیوێکی ترا سەروەری ناتاو بوو لە ژێر هەژمۆنی وڵاتانی تراوە بە تایبەتی ئێرانە، تورکیایە، رووسیا، ینی بەدیوێکی ترا قسەکردن لە بری سووریا، تورکیا و ئێران وەریانگرتە بوو. ئەم سێ وڵاتە ژوورێکی ئۆپراسیۆنی هاوبەشیان دروست کرد بۆ ڕۆبەڕۆبوونەوەی هەر بەرنامە و پلانداڕێژەیەکی کورد بە تایبەتی ئەگەر ئەو پلان و بەرنامە استراتیجی بێ بۆ ئەوەی کە بتوانن هەنگاو بنێن لە ناوچەکە بە مەبەستی جێگیرکردنی خۆیان یاخود دامەزراندنی قەوارەیەک ئەوەی کە ئێمە ئاواتمانەکە پێڵە دەوڵەتی کوردی یاخود گەشەکردنێک بە جۆرێکە لە پاڵ ئەزمموی خۆبەڕێوەبەری لە کوردستانە ئەی لە باشووری کوردستان هەرێمی کوردستان بتوانێت ئەزمموونێکی تردا بمەزە یاخود پشتیوانی بەشەکانی تری کوردستان کە ئەمە وای کرد ئەم ژوورە ئۆپراسیۆنە کار و چالاکی خۆیان کە یەکێک لە لێکەوتەکانی ئەو بکە 16 ئۆکتۆبەریان دروست کرد و پەلەماری پێشمەرگە و کوشتنی کورد و ڕاوەدوونانی کورد لە کەرکووک و دەست بەسەراگرتن بەسەر ناوچە کوردیەکانە. ئێستا دروستەوەی کە ئێستا بە دیاریکراوی لە هەرێمی کوردستانە هەیە بە هەردوو زۆنی سەوز و زەردەوە. تەواو دڵمێشێکاڵم زۆنی زەرد و سەوز بەزەوە واقع دیفاع تۆیە. ئێستا ئەوەی کە ئێمە ڕوبەڕوویە بینەوە جارێکی ترە ژوورە ئۆپراسیۆنە هاوبەشە لە نێوان تورکیا، ئێران و عێراق چالاک کراوەتەوە. ڕاستە ئەم سێ وڵاتە بە تایبەتر ئێران و تورکیا لە ململانیان بۆی بتوانن زۆرترین هەژمون لە سووریایە
بسەپێنن وەجی خۆیان زیاتر لە سووریا بکەنەوە بەڵام ئەمە ڕێگر لەوە ڕێگری ئەوە نییە کە لەسەر ئەو پرسانی کە بەرژەوەندی هاوبەشکۆیان نکاتەوە تیا یەک بگرن یەکێک لەو پرسانە کە هەمیشە دوژمنیەکی تیا ئەگرێ بریتێ لە دۆزی کورد ئێستا ئەم سێ وڵاتەیەکیان گرتەوە بۆ ئەوی فشارێکی ڕاستەوخۆی نائاسایی بخەنە سەر هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەرێمی کوردستان لەوەی کە ئێستا هەیە زیاتر بخینچێنن لاوازیکەن لە پێگەکەی بن لە ڕووی سیاسی دیبلۆماسی استراتیژی لەو ڕۆژەوە کە ئەتوانێ وەکو لایەنێکی سێیەم کۆمەڵێ پرۆسە بگرێتە خۆی یاخود بە درێژایی قۆناغی ڕابردوو کە پشتیوانی ڕۆژ ئاوبەشەکانی تری کوردستان بۆ بە جۆرێک لە جۆرەکان یاخود هاوپەیمانیەک و هەماهەنگی و هاوکاریەکە لە ناو بەشەکانی کوردستانە ئەنوێ ئەم ڕۆڵە ئەم پێگەی لە بەشەکانی تری کوردستانیش ببڕن لەو ڕوانگەیەوە چی ئەبینین ئێمە فشاری ئابووری طبعاًەوە ئێستا بە وردی باسیەکەم لە 2014 ڕاست ئێمە فشارێکی ئابووری ڕاستەخۆی عێراقمان لەسەر و تا ئێستا بەوەی خراپی حکوومەت یێرێمەوە و خراپی بەغاشۆ نەماتوانیوە چارەسەریکەین بەڵام ئەم فشاری کۆتایی بە تایبەتر دوای ڕێکەوتنی 2024 و خۆڵتە قورتانی ئەمریکا کەوەی پێوتێک کێشەی بودجە و موچە لەیەک جیا کرێتەوە موچە لە کێشە سیاسەکان و کە موچە بەردەوام بێت کە ئێستا ڕاگیراوە موچە ئەمە یەکێکە لە دەرهاویشتەکانی یاخود لەو بابەتەی کە ئەم وڵاتانە ڕێکەوتون لەسەری بۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە بخینچێنن بە جۆرێک بتوانن ناڕەزایی ناوخۆیی دروستکەن لە باشووری کوردستانە هەرێمی کوردستانە چکەی مەزانین هەر حکوومەت و دەسەڵاتێکی سیاسی بمێنێتەوە بێگەلەکەی پشتیوانیکە کە تۆ گەلبرسیەکەی بە دوو دیوە هەم حکوومەت دەسەڵاتی کوردی برسی کردوین نەم فشاری بەغاش برسی کردوین ئەمە وای کردو کە ناڕەزایی ناوخۆیی دروست بێت تەقینەوەی ناڕەزایی ناوخۆیی برسیبوونی خەڵک شۆڕش بەرپاکە دکتۆرە دەسەڵات ئەگۆڕێت لێرە بەکەلینەکەت بنەچێت ئەنی ئێستا ئەگەر یەکێک بینەری ئێمە بێ ئەڵێ بۆ لەمە حکوومەتی هەرێم بۆ خۆی هاوکاری تورکیا ئێران سووریایە بەوەی کە موچە و داهاتی دەبەدەستە بەڵام ئامادە نییە بۆ حاڵەتەکانی خۆی بۆ فەرمانەکانی خۆی خەرجی بکاتەوە یعنی پرسیارێکە هەوڵ مەسەلەی داهاتی ناوخۆیە نەوتە بێگومان ینی ئەم داهاتانە داهاتێکی زۆر زەوەندن کە ئەتوانێت لانی کەم فەرمانبەرەکانی بێموچە نەکا بەڵام حکوومەت هێرە بۆ خۆی نایکە ئەمە پێت وایە چێتە چوارچەوی بەرژەوەندی یان ئەو پلانەی کە دەوڵەتانی دەرەکی دژی هەرێمی کوردستان بانمونەوەی جەنابەت باسێکی یەکگرێتەوە دۆخی ئابووری فێدوو ڕەهەندە ڕەهەندێکی ناوخۆی ڕەهەندێکی گەلە کۆمەیە ئێستا ئەمەی کە باسم کرد ئەمەی کە ئێستا بەرامبەرمانەکرێت لەیان بەغا و دوای ڕێکەوتنی و چاودێری ئەمریکا و بۆ بڕیارانی کە ئەمریکا دەری کردووە بێ موچە جیاکرێتەوە لە ململانیەکان ئەم فشاری کە ئێستا لەسەر موچە هەیە و موچە بڕدراوە بە فەرمان و بە بڕیاری ئێرانە ڕاستەوخۆ فشارێکی تری سەربازیمان لەسەر ئەم فشارە سەربازی کێیکە ئێرانێکە لە ڕێگەی هێزە پرۆکسیەکانی سەربەخۆی و کە پێوترێ گروپە میلیشیاکانی حەشدی شعبی و هێزە چەکدارەکان هێرشی درۆنی ئەم درۆنانە لە مەودای نزیکانی دوور مەودانین و ئەو هاوەنانی تێمانەگیریەیە لەگەڵ موشکی کاتیۆشا هیچی لە 10 کیلۆمەتر تێپەڕ ناکات درۆنەکانیش لە 30 کیلۆمەتر زیاتر ناتوانن بڕۆن ئەمە پێمانەڵێ کە ئەم هێرشە سەربازیانە گروپە چەکدارەکان حەشدی شعبی عێراقی کە بە پێی یاسای ژمارە چلی 2016 بەداخەوە کەمەش دەنگمان بۆیاوە بەشێکە لە سیستمی بەرگری عێراقی و پێشمەرگەش بەشێکە لە سیستمی بەرگری عێراقی ئەمە وای کردو کە هێرشی سەربازیمان بکرێتە سەر ئەی تۆ فشاری سەربازیت لەسەرە کە فشاری سەربازیت لەسەر بووی ئەی دۆخێکی نەئاسایی دروستە بێ لەو سەریشەوە فشاری ئابووریمان لەسەرە و بە دیوێکی تریشە دۆخی ناوخۆیی ئامادەی بۆ تەقینەوە لەوانەیە دەسەڵاتی سیاسی کورد حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتە بە هەند وەرنەگرێ بەڵام ئەم فشارانی کە لەسەر هەرێمی کوردستانە ئەمە فرە ڕەهەندە دیوێکی تری فشارەکە فشارێکی مەدەنی و سیاسیە ئەوەیە کە تورکیا لە ڕێگەی حەشدی تورکمان و ئەجوڵانی لە پردێ لە نزیکی هەولێرە بۆ پێیکە ئەزانێک کە پێواژۆیەکی ئاشتی هەیە لە باکووری کوردستانە بەشەکانی تری کوردستان بە تایبەتر باشوور بە هەردوو زۆنی زەرد و سەوزەوە بە خۆشبەختانە هەردوو بە ڕێزان مەسعود بەرزانی و بافڵ تاڵەبانی ئامادەیان هەیە بەدەم بانگەوازی سەدەی بەڕێز عەبدوڵڵا جەلانەوە ڕۆشتون و کاریشی بۆکەن بەجددی بنکەی خوارەوەچێڵی مەقی و مانیاقی سەرگەورەکانمانە کە بڕیاری سیاسیان لایە هەنگاوی باشنراوە پشتیوانن لەگەڵ ڕۆژئاوا هاوکاریەکەی و چوونە پێشەوەیەکەیە بەدەر لەوەی کە هەر یەکە و سەر بەکوێن و بەسەر چ بەرەیەکا دابەشبوون تورکیا ئەوێ بە جۆرێک لە جۆرەکان ئەم دۆخی ئەمنیە بشڵەقێنێ لەبەر دوو ئامانج یەکەم دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان بشڵەقێنێ وا بکە سەرکردە سیاسەکانی کورد سەرقاڵی دۆخی ناوخۆ بن بکەونە ئەو ئاستی کە دەست بە دەسەڵاتە بگرن نێڵن بڕوخێن لە بەرامبەر ئەوە سەرقاڵیانەکە دووریانە خاتەوە لە بەشداریکردن لە پرۆسی ئاشتیەکە و بە دەنگەوە چوونەکە ئەمە یەکەم دوو پرۆسەیەک هەیە کە پەکەکە وەکو نیازپاچیەکی تەواو بڕیار وایە چەند ڕۆژی ئایندە
بیکات ئەنجامی باوەی کە پێوترێ پرۆسی لە ناوبردنی چەکەکان و بەشێک لە گەریلاکانی ئازادی دابەزن ئەمە لە ژێر مەترسی ئەمنیە ناکرێ ئەم بابەتانە فشاری دەرەوەیە فشارێکی ترمان لەسرە لە حکوومەتی عێراقیەوە فشارێکی تری ناوخۆیمان لەسەر لە حکوومەت هەرێمی کوردستانەوە ئێستا بە وردی باسی حکوومەت هەرێمی کوردستانەکەم کە چۆن خەڵکە چەوسێنێتەوە حکوومەت هەرێمی کوردستان ئێمە ئەگەینە 34 ساڵ ئەزمموی حکومڕانی ئەم ئەزمموی حکومڕانیە ئەگەر هاتوو ئەزمونێکی حکومڕانی بووە ئەوەی کە پێی ئەوتێ حوکەمەی تیا بواە ئەوەی پێوتی حکمی ڕەشیدی تیا بووە ئێستا ئێمە کوردستان باشووری کوردستان ئەتوانم بڵم ئەگەشتینە ئاستی ئەو پێشکەوتنی کە سنگافورە بەخۆیەوە بینی یا مالیزیا بەخۆیەوە بینی بەڵام ئەوەی لە باشووری کوردستان هەیە لە ڕێی حکومڕانی ئیداری سیاسی قانونی تەنانەت ئەمنیشەوە باسی ئەەکەم ئەم ئەزمموی حکومڕانیە بریتی نییە لە ئەزمونێکی حکومڕانی ئیداری قانونی تەندروست ئەوەی ئێمە لە کوردستانە ئەیبینین کۆمەڵێکن دەستیان بەسەر دەسەڵاتاگرتۆ دوو پارتی سەرەکیمانەیە یەکێتی و پارتی و کۆمەڵێک گروپی تری پۆپۆلیستیمان هەیە ئۆپۆزیسیۆن ناچکە ئۆپۆزیسیۆن ئەگەر ئامادەیە بێ پرۆژەی جێگرتەی هەیە ئێمە جێگرتا ئێستا ئۆپۆزیسیۆنمان لە کوردستانە نەبووە و ئەزمونەکەش پێمانەڵێ ئەوەی کە ئەشی بینین پێمانەڵەمانە گروپی پۆپۆلیستین حکومڕانیکردنی ئەزمموی هەرێمی کوردستان بەشێکی کە ئێستا لاواز بووە ئۆباڵەکەی ئەکەوێتە سەر ملی دەسەڵاتی سیاسی کە پایاسەرەکیەکە یەکێتی و پارتیە بێ جیاوازی چکە مازانی هەڵگرتنی بەرپرسیارەتی هاوبەشەوەی کە پێوتێتە زامونیە و ئەکەوێتە سەر حکومڕانی کورد لە ڕووی ئیداریەوە بەواتایەکی تر حکوومەت هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بە درێژایی ساڵانی ڕابرد و دوای ئەوەی کە یەکەم حکوومەت ڕاپەڕی نەبێت لە 1990 حکوومەت دامەزرێت تا 2003 ئەم ئیدارەی خەڵکی کوردستان بە سنگێکی فراوانە و بە ئێستاشەوە کە خەڵک برسیەوە دوو مانگای ئابەرەوە سێمان ئەچین کە موچەی وەرنەگرتووە خەڵکی هەرێمی کوردستان یعنی وەکو بیلبیلی چای خوان حکوومەتەکە ئەپارێزن بەڵام لە بەرامبەر حکوومەت چی لە خەڵک کردووە سەیریکە من هەموو کاتەڵم خزمەتگوزاری حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتگوزاری سۆماڵ و مۆزەمبیقە بەڵام ئەوەی کە پێی ئەوەتیە کۆکردنەوەی داهات و مامەڵەکردن ئەو سیستمی کە دایناوە سیستمێکی ئەوروپیە ئەم دوانە لەگەڵ یەکا ناگونجێ کە ناگونجێ ناڕزایی ناوخۆیی دروست کردووە با بچمە وردەکاریەکانەوە بۆی پێ بڵم حکوومەت چی بەسەر خەڵکایەناوە کوی ئەم بابەتانە وای کردو کە ناڕزایەکی ناوخۆیی دروست بێ فاکتەری ئەمە چییە یەکەم عقلەتێکی ئیداری سیاسی استراتیجیمان نییە حکوومەت بەڕێوەبەرێ دوو ئەوەی کە پێی ئەوترێ تەواروسی سیاسی یعنی میراتگری سیاسی لە باپیرەوە بۆ کوڕ لە باپیرەوە بۆ باوک لە باوکۆ بۆ کوڕ لە کوڕە بۆ کوڕی کوڕ ئێستا لە کوردستانە دروست ئێمە لە قۆناغی میراتگری سیاسیان تەواروسی سیاسیان ئەمە وای کردو ئەم میراتگری سیاسی ڕەنگی یاوەتەوە لەسەر ئەزمموی حکومڕانی و بەڕێوەبردن بابەتەکە وای لێ هاتووە لەلایەنی ئیداری یاسایی بەڕێوەبردن و پێشکەشکردنی خزمەتگوزاری بگۆڕێ بۆ ململانەی حزبیش نا لەوەش بچووکتر بۆ تۆ ململانێکردنی تاکەکانی حزبەکان یعنی تاکە کەسی ئەمە وای کردووە کە ئەمانی کە لە دەسەڵاتان لە حکومڕانیان بێ جیاوازی وای کردووە کە چەند فاکتەرێک بە هەند وەربگرن یەکەم جێگیرکردنی خۆیان و خۆکردنیان بە کەسی یەکەم لە دەسەڵات و حکومڕانی و بڕیار لە خۆیان بێ دوو لە ڕووی داراییەوە بەهێزکردنی پێگەی خۆیان و زیادکردنی داهاتی خۆیان ئەوەی کە پێوتێ زیادکردنی هەژماری بانکی خۆیان بەڵام لە بەرامبەر چیان خوڵقاندووە دۆخێکیان خوڵقاندووە کە خەڵک برسی بێ خزمەتگوزاری پێشکەش نەکرێ بە جۆرێکە وای لێ هاتووە ئەوەی کە پێوتێ کەرتی خزمەتگوزاری خەریکە نامێنێ و لە هەمووشی خراپتر ئێستا کار گەشتووەتە سەر ئەوەی بەو هەموو داهاتەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان هەیە طبعا ئەمەی هەرێمی کوردستانەمەی کە کردوێتی بە هەموو پێوەرەکان فەزاحەتە دا بۆ نمونە بۆ کۆکردنەوەی داهاتی ناوخۆی کە کاتی خۆی لە ژێر بیانوو یاخود لە ژێر ناوی ئەوەی کە پی ئەوترێ کۆکردنەوەی داهاتە تاکسوفی ینی ڕسومات و شتیان بەرز کردەوە ڕێژەکان ئەگەر یەک بوو بێ کردوانە بە 5 بەرامبەر بەرز بۆ تۆمە داهاتی ناوخۆ زیاکە لە پاڵ ئەوەیە جاروبار بۆ جار هاتووە لە بەغاوە جوڵەیەکەرە بووە ئەم بۆجێ دیارنەوە لە هەمووی مەترسیدارتر نەوت فرۆشراوە کە نەوت فرۆشراوە پاری ئەم نەوتە لەکوێیە ئەمە یەکەم دوو داهاتی سەر سنوورەکانمانێ ئەم هەموو پارە خەیاڵی کێتە هەرێمی کوردستانەوە ئەو جوڵە بازرگانیە زۆری کە هەمانە ئەو هەموو سەرمایەدارە هەڵتۆقیوە لە پڕا پێمان ئەڵێ و لەسەر و هەمووشیانەوە ئەو خۆشگوزەرانی کە دەسەڵات یاخود حکومڕان خۆی و خێزان و کەسوکاریانتیایە ئەژین پێمانەڵێ کە ئەم دەسەڵاتە بەکردارەکی دەسەڵاتێکی ئیدارەدانی حکومڕانی خۆماڵی کوردی دڵسۆز نییە بە خاکوونەتەوە بۆ بە دەسەڵاتێکی ڕاوڕوت ئەمە کۆکەمەوە فشارێکی دەرەشیمان لەسەر هەرێمەتی
فشارێکی ناوخۆیمان لەسرە کە حکوومەتی هەرێم و بە دیاریکراوی پارتی وێکێتی و لایەنە بە پۆلیسیەکانیش بێگومان لەسەر هەموو ئەمە لەسەر هاوڵاتیە. ئەمەی کە جەنابەت باسی ئەەکەی فشارەکە زۆر گەورەیە و هیچ پلان و بەرنامەیەک نییە بۆ ڕوبەڕبوونەوەی ئەم جۆرە فشار و ململانەیە کەواتە ئەکرێ بڵێن ئایندەی هەرێمی کوردستان لە بەردەم مەترسێکی گەورایە. ئەزەی چۆنە دەسەڵاتی سیاسی لە بەردەم مەترسی گەورایە نەک هەرێمی کوردستان زۆر جیاوازیە. تۆ دەسەڵاتی سیاسی هەیە ئەزمموی حکومڕانی دیوێکی تریشت هەیە کە هەرێمی کوردستانە قوارەیەکی یاسایی دەستوریە وەکو قوارەیەکی یاسایی دەستوری جێگیر کە ئەمریکا ئەوێ بمێنێتەوە شکە بەرژەوەندەکانی لەگەڵ هەرێمە و پێویستی بە سامانی سروشتیمانە بە دیاریکراوی گازی باشووری کوردستان وەکو ڕێڕەویش بەکارمانهێنێن لە ڕووی جیۆپۆڵەتیکە و بنکەی لە کوردستانایە ئەو دەواازەی پاراستنی ئاسایشینەتەوەی ئیسرائیلیشە وەکو قوارێکی ئیداری ئەمان پارێزێ بەڵام ئەوەی لە بەردەم مەترسی ڕاستەقینەت دەسەڵاتی سیاسی حکومڕانیە لە کوردستانە دۆخەکە ئاوە بەردەوام بێت ئەبم نەهجە بەردەوام بن و پەیامی سوپاسگوزاری لەبری پێدانی موچە لەبری پێشکەشکردنی خزمەتگوزاری لەبری ئاڕاستەکردنی وتاری ڕون و ڕاستەوخۆ لەبری ئەوەی کەپی ئەوتریە شەفافیەت لەبری سەروەرکردنی یاسا لە جیاتی پێشکەشکردنی خزمەتگوزاری و دابینکردنی پێداویستە سەرەکیەکانی ژیانی خەڵک و ئەوەی کەپی ئەوتریە گەشە سندن و پرۆگرسین یعنی بەرەو پێشچوونی وەبەرهێنان سوپاس ئاڕاستی خەڵکەکرێ و ئەم تووڕێیە ناوخۆیی کە هەیە طبعاً ئەم تووڕێیە ناوخۆیە پانتایی کۆمەلگای سەراپاگرتوێتەوە ئەگەر هاتو خەڵکی کوردستان من هەمیشاڵم خەڵکی کوردستان خەڵکێکی زۆر ئارامگرە بەکردداری باوەڕ ناکەم میلەتێکی کە هەبێک و کورد خاک نەتەوە نیشتیمان ئەزمموی حکومڕانی خۆی خۆش بێ و لە ناو گەلی شاوەک و یەک باوەڕ ناکەم میلەتە بێک و کورد یەکیان خۆش بێ بە بەڵگەی ئەوەی بە درێژایی ساڵانی ڕابردوو 34 ساڵی ئەزمموی حکومڕانی کورد لە باشوورە بە دیاریکرایی لە دوای 2014 ڕوبەڕووی برسێتی قات و قڕی ئەبینەوە ڕوبەڕووی فشارە بینەوە ئێستا لە هەمووی خراپتر لە 2010ەوە کە کابینەی نوێ حکوومەتی هەرێم دامەزرا و پەرلەمانە بژێراوە حکوومەتەکە بە ئاشکرا بوو بە حکوومەتێکی سەربازی میلیتاری یعنی بە ئەمنیکردنی حکوومەت بەرتەسکردنەوەی ئازادی ڕاستە ئەمە زیاتر لە زۆنی زەردا تۆخە بەڵام وردە خەریکە ئەزمونونەکە ئەگەر وریانە بین پەلە کێشە بۆ زۆنی سەوزش ئەمە وای کرۆتە ئێستا خەڵکی ئێمە بێدەنگە بەڵام ئێستا خەڵکی ئێمە خۆشبەختانە هەم درێک بە مەترسیەکانەکە هەم خاکوونەتەوەی خۆشەوێ هەم ڕێز لە قوربانی و لە خوێنی شەهیدان و لە خەبات و تێکۆشانی پێشمەرگەی دێرینە ڕێخستنە دێرینەکانە تێکۆشەرە دێرینەکانە زیندانیانی سیاسیە کە سوکاری قوربانیەکانە ئەگرێ ئەگەرنا خەڵکی ئێمە ئامادەیە بۆ ڕوخاندنی دەسەڵاتی سیاسی و حکوومەتی هەرێمی کوردستان چکە ئەو گاپە گەورەی ئەبینیە کە چۆن دەسەڵات لە خۆشگوزەرانیە ئەژی ئەوانی کە لە دەسەڵاتان سوپاسمان ئاڕاستاکەن لە بریدابینکردنی ژیانی هاوڵاتیانی کوردستان و لە بەرامبەر ئەوەشە خەڵکێکی برسیە تۆ تەسەورەکەی مە خەڵکە زانم پاری چارەسەری خۆی پێنیە پێشمەرگە تێکۆشەری دێرینە ئەم بابەتە وای کردو دۆخەکە نزیک بێت لە تەقینەوە چەند جارێک ئەمریکا هۆشداریاوە ئەم هۆشداریاوە بە حکوومەتی عێراقی کە نابێ ئەم بابەتی موچە و بودجە تێکەڵی ململانەکان کا بەڵام ئەوان بە ئاڕاستە و بە فەرمانی ئێران بەردەوامن ئاڕاستەی فەرمانێکی یاوە بە تورکیا کە وەکو ئەندامی ناتۆ وەکو وڵاتێکی ناوچەکەکە لە ڕووی استراتیژی و سیاسی و ڕۆڵ و پێگەی کەوتووە کە ئەوەی کە پێ ئەوتیە کۆکردنەوەی باڵە سەربازەکانی و کاوێژ نەکاتە سەر هەرێم و دۆخەکە تێگنیا و هۆشدارێکی شیاوە بە هەرێمی کوردستان دەسەڵاتی سیاسی گەگەر هاتوو لەسەر و ڕۆتە بەردەوام بن ئەوە ئەمریکا تەماشاکارە بێتە ئەو کاتی کە گەلی کوردستان خەڵکی ئێمە خەڵکی باشوور حکوومەت و دەسەڵاتە سیاسەکە ڕائەماڵن ئەم قسێتە ئێستا کەس نەیکردووە ئەمە زانیاریە دکتۆرە ئەزین چیە من ئەوەی کە من ئەیڵێم لەبەر ئەوەی لە ناوەندە نێو دەوڵەتیەکانە ئیشەکەم داتایەکی باشم لەبەردەمایە و دیراسی دۆخی ناوخۆی کوردستانی شەکەم چکە بێ کۆکردنەوەی داتا و ئامار تۆ ناتوانانی نەشی کاریکەی نە هیچ بڵێ ئەمە بڵێ زانیاریە ئامادەکاریەک بە جۆرێک لە جۆرەکان ئەکرێ چکەی مە ئەزانین هیچ هێزێک ناتوانێت حکوومەت و گەلی دەسەڵاتێک لە ناو بەرێ ئەگەر دەرەکی بێ ئەوەی کە حکوومەتە ڕوخێنێ دەسەڵاتە ڕوخێنێ لەسانەوەی ناوخۆی ینی بەس گەلی خۆت پشتیوانی گەلی خۆت لە دەست بی حکوومەتەکە ڕوخانی بابەتێکی حتمیە هۆشیاری کۆتایی دراوە بە دەسەڵاتی کوردی بێکێتی و پارتیە من بەڕۆنی ئێڵم ئاڕاستێکیش دراوە بە پارتە ئیسلامیە سیاسیەکان و پارتەکانی تر پاشکۆکان
خۆی ئەمانە من ناتوانم بڵم حزبی ئۆپۆزیسیۆنن ئەو گروپە پۆپۆلیستیەکان کە هەم پەلکێشی دەستی دەرەکی نەکەن چکە بەڕاستیەوەی لە باشووری کوردستانە ڕێم بابەتێکی زۆر سەیرە بەلام وعنێمە یەکەم جارە لە مێژووا بیبینم پارتی سیاسی بڕوا لەگەڵ سەرۆکی دەستگای میتی تورکیا ئاکۆ بێتەوە یەکەم جارە بیبینم بۆ نمونە سەرکردەی سیاسی پارتەکانی تر ڕاستەوخۆ پەیوەندیان لەگەڵ سەرۆکی وڵاتانی ترە بێ و سەرۆکەش تیرۆرز بێ بۆ منە بۆ محەممەد جۆلانی یعنی ئەمێ کە لە کوردستانە ڕوا بابەتەکە زۆر سەیرە ڕووداوەکان بابەتەکان زۆر فراوانن و لە هەر هەندێک بێگومان لە هەر هەندێکەوە قسەی لەسەر بکەی زۆریە بەڵام من مەبەستمە هەر لە ڕوانگەی قسەکانی جەنابتەوە ئەنی هێرمی کوردستان بەم ئیدارەی ئێستایەوە هاوڵاتی نیگەرانە تۆڕەیە و هیچ ئایندەیەکی باشی لێ نابینێ لە بەرامبەریدا ئێمە ڕۆژئاوای کوردستانمان هەیە ڕۆژهەڵاتمان هەیە باکوورمان هەیە کە ڕاستەوخۆ پەیوەندیدارن بە هەرێمی کوردستانەوە هاوڵاتی ئێمە ئەبینێت کە لە شاخەکانی هەرێمی کوردستان ئامێدی قەندیل تا کۆتایی چەکدا ئەندێ باسی پرۆسەی ئاشتی و بانگەوازی ئاشتیە تورکیا ئەڵێت تورکیای بێتیرۆرم ئەوێ پەکەکە خۆی هەڵەوەشێنێتەوە هەموو ئەمانە ڕووداوگەرێکن کە بۆ هاوڵاتی ئێمە ڕوونین چی ڕوەدا ئەوەندەی کە ئەبینێ ئیدارێکی خراپمان هەیە پەکەکە چەکەێنێتە خوارەوە چەک دانێت چەک بێدەنگەکە لە کاتێکا بۆ هاوڵاتی کورد ڕوونە کە هەموو هێز و قودرەتی کورد چەکەکەیەتی بۆی بەرگری لە خۆی پێ بکە بەڕاست لە ئاستی هەر چوار پارچەی کوردستانە ئەمێ بزانم چی ڕوەدا ئەمەی کە لە تورکیا لە باکووری کوردستان ڕوەدا ئەمە بانگەوازە پرۆسەی ئاشتیە چەکدانانە یان چی هەندێکەڵێن بەنمونە ئاش بەتاڵە چکە پێشتر ئاش بەتاڵی دیوە ئەزانێت چۆنە و ئەزانێ مەسەن بۆ نەلایەنێکی سیاسی یەک جار ئاش بەتاڵی مەبەست بۆیە ئەمە ئەڵێم چکە هەندێک جار کە بیر لە پرۆسەکە ئەکرێتەوە بە حکمەوەی کە متمانەی بە تورکیانی بە حکمەوەی کە سەرکردەکانی باشووری کوردستانی دیوە لە سیاسەتە لەسەر مێزی گفتوگۆ بڕوا و متمانەی بە پرۆسە و بانگەوازێکی ئاشتی دیکە نییە لێکدانەوەتان بۆ ئەم بارودۆخە چییە ئەم بانگەوازە چیەوە چۆنە خۆی ئەوەی کە هەیە بانگەوازی سەدەی ئاشتی بەڕێز عەبدوڵڵا جەلان بریتیە لە هەنگاوێکی تەکتیکی استراتیژی لە هەمان کاتە بۆ خۆ گونجاندن لەگەڵ ئەو نەخشە نوێیەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە ئەمریکا و ئیسرائیلدای ئەڕێژنەوە و ڕابەرایەتیە کەنگەلانی ناوچەکەوەی کە خۆی ئامادە کردبێ و ئامادەسازی کردبێ و تاکسازی کردبێ و بەرنامەڕێژی کردبێ و نیشتیمانسازی کردبێ ئەتوانێ مافەکانی خۆی جێگیرکە لەو نێوەندەیە بمپورە بالێرە قسەکەت پێ بڕم بۆی پرسیارە بکەم زۆر جار لە چاپێکەوتنەکانە ئەبینم زۆر گەشتبینی بە ئەمریکا و ئیسرائیل بەڕاست کورد جێوەندیەکانیان گرێدراوی ئێمە ببوور ئەنی کورد ئەبێ متمانە بە ئەمریکا و ئیسرائیلکە بەڕەهایی نەخێر بۆ لەبەروی ئەمریکا وڵاتێکی ئیمپریالیستە پرەنسیپێکی پێڵم پرەنسیپی کارتەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە دیاریکراوی لە وڵاتانی کەنداوە ئەوە جێبەجێەکە هەج وەختی ئەو پرەنسیپی پارێزرا و بە حەقی گەلانی ناوچەکەی نەچی بەسەرایە بەسەریانە شەڕی ئۆکرانیا و ڕووسیا و بەخێر و بەرەکەت بۆ کوردوای کردووە کە ئەوەی کە پێوترێ نەخشەی وزەی جیهانی بگۆڕێ باشووری کوردستان بە دیاریکراوی مەبەستم لە کێڵگەی گازی کۆرمۆر و کێڵگەکانی دەوروبەرێتی لەسەر نەخشەی وزەی جیهانی بلەی شەشەم یا حەوتەم وەرەگرێ بە پێی نەخشەی وزەی جیهانی کە هێشتا بڵاو نەکراتەوە بڵاوەکرێتەوە لە ئایندێکی نزیکە وای کردووە ئێمە ببین بە بەشتێک لەو سێ گۆشەی کە ئاسایشی وزە دیاریە کاوی کە پێوتێک کێڵگەکانی مارین لەگەڵ حەقلی کۆرمۆر کە سەر بە کەرکووکە چکە چەمچەماڵ ئێمە بەڕاندی کوردستانی لێ ئەڕوانین چکە چەمچەماڵ سەر بە کەرکووکە لەگەڵ ئەو کێڵگەی کە پێوتری عوکا زۆر سێکیان گرێدرایی ئەو کێڵگانن کە لە قوبرستان کە من بابەتەکە گەشتبینی نییە بەڵام من وێنە گەورەکە ئەبینم بانگەوازەکە مەسەلی بانگەوازەکە بەڕێز عەبدوڵڵا جەلان ڕاستە لە ئیمراڵی دابڕاوە بەڵام ئەم بەڕێزە بەکردداری من هەموو کاتەڵە میوای تەمەندرێژی بۆ ئەخوازم یەکێکە لە سیمبول لە هەرە باڵاکانی گەلەکەمان بەڵام بابەتێکی ڕاستیە مرۆڤ نییە نەمرێ ئەگەر هات و ڕۆژە لە ڕۆژان تەمەنیشی تاو بوو یارچەنە هیوادارم تەمەنی زۆر درێژ بێ تا 200 ساڵیکە ئەگەر تا بۆ 400 کەژ نەڕوا فکر و ئایدۆلۆژیای بەڕێزۆ چەنان حکومەکە حکمی تورکیا و حکمی کوردستانەکە بۆ لەبەر ئەوەی جەنابیان من بە بیرمەندی گەلەکەمانی ئەزانم تێڕوانینێکی استراتیژیە من لە ئەنگریژ نییە بۆ زانیاری چکانی کەس کە شیکاریە بینێ پێی وایڵەوە تۆ فلان پەکەکەی فلانێکێتی فلان پارتیە من بە ڕەندێکی کوردستانیانە لێ ئەڕوانم ئەو هەنگاوانی کە ئەو عینێ پێمەڵە پێیەکی عاقڵە استراتیژی بیرەکاتەوە بۆی ڕوونە کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دووبارە داڕەشێتەوە کورد بە دوو ڕێگە ئەتوانێت ڕۆڵ ببینێکی چیان جوگرافیای سیاسەکەیەتی
کە بووە بەهێڵی گواستنەوەی وزە و دەواازەی پاراستنی ئاسایشی نەتەوەی ئیسرائیل کە بەشێکە لە ئاسایشی نەتەوەی ئەمریکا و لە هەمان کاتا ئێمە ئەوەی کە یارمەتی دەرمانە ئەو سەرچاو سامانە سروشتێ کە لە خاکی کوردستانە بە دیاریکرای مەبەستم لە گازی سروشتی ئەو کێڵگەی کۆرمۆریە کە لە سەر نەخشەی وزەی جیهانی حوتەمە. ئەنجا یەک بابەتی تریش مکاتی خۆی لە یەکێک لە کەناڵەکانی تەلەڤیزۆن ناوتم ئەمریکا بۆ یۆرانیۆم ئەگەڕا لە کوردستانە، بەڵام نەیدۆزیەوە بە ڕێژێکی زۆر کەم لە چیاکانی لە ناوچەی دوهۆک و زاخۆ دۆزیەوە ڕێژەکە لە سایە کەمتر بوو گوێی نایە ئەجینە ئێمەوەی کە پێوترێ نۆبل ئەلیمنتس یعنی ئەوەی کە پێی ئەوترێ تاقەی نەبیل هەمانە خۆ ئەگەر یۆرانیۆممان هەبوایە وزەی ئەتۆم ئەوە بووین بە بابەتێکی تر، بەڵام بەداخەوە دەرکەوت راپۆرتەکان کە ئێمە و بابەتەمان نییە و دڵنیاشم حکوومەتی هەرێمی کوردستان ئاگاداری ئەو کنەوە پشکنینەی ئەمریکانە بۆکە لە ناوچەکە کردوێتی لە زۆنی سەوزی شاکردوێتی و لە زەردی شاکردوێتی بیئاگان لەوە ئەزین بۆچی لەبرۆ تۆ حکوومەتێکە نییە کە بەکردارەکی لە ڕووی یاسایی سیاسی سەربازی لە ڕووی قانونی و دەستی گرتووە بەسەر ناوچەکە، بۆیە من ئەڵم هەموو بنەماکانی حکوومەت یاخود دەوڵەتی فاشلیان تایە. ئەمە وای کردووە کە بابی نووسەر پامەکەی بە ڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئەم پەیامە زانێ گۆڕانکاری ڕوئەیە ئەگەر هاتو کورد خۆی نەگونجێنێ شەپۆلەکە ئێمە شەگرێتەوە لە ژێر چەترەوەی کە پێوترێ گروپی میلیشایی هێزی لە یاسا دەرچوو ناوی ناڕەوای تیرۆر ئەمریکا لی ئەین، بەڵام بە ڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دەرکی بەم ڕاستیە کرد هێزێکی سەربازی نیزامی تو مۆتۆڵەتەیە کە ناوی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد یەکێک لە باڵەکانی پەکەکەیە پێکە کە زانیتی لە لیستی تیرۆران وەکو مجاملەکردنی تورکیا بە شێوەیەکی ناڕاخراینەتەوە لیستەوە ئەزانێ ئەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوەی کە پێوترێت سیستمێکی هەرێمی نوێ دروست دەکرێت کە ئەبێ لەگەڵ سیستمە نێودەوڵەتیەکە بگونجێ یەکێک لە سیماتەکانی نێشتنی گروپی میلیشیایی و گروپی تیرۆریزمیە پێکە کە بەداخەوە من ئێستا ئەیڵێمەوە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلیمێ بەناڕەوا خراوەتە لیستی تیرۆرەوە ئەگەر لەو ناوە بمایەوە بەردەوام بووە لە چالاکیەکانی خۆی بانگەوازی خۆڵۆشانەوەی نەکردایە بڕیاری نەدا ئەوەی کە پێی ئەوەتیە خەباتی چەکداری ڕابگرێ چکە چەکدانان یاخود ئەوەی کە پێوتێ ڕادەستکردنی چەک زۆر جیاوازە لەوەی کە تۆ خەباتی چەکداری ڕابگری ئێستش ئەوەی کە ڕۆیە چەند ڕۆژی ئایندا ئەوەی کە پێوتێ لە ناوبردننی چەک جارێکی تر جیاوازە لە ڕادەستکردنی چەک لە ناوە بە ڕادستی ناکە ئەمە وای کردو بەڵێ ئەمە وای کردو کە بانگەوازە با بۆ تاوکەم بانگەوازی ئاشتیکە بەشەکانی کوردستانیش بێن بەهانایەوە ڕۆژ ئاواز زۆر بە باشی ئامادەسازی کردووە ڕۆژ هەڵاتە ئامادە نییە بەداخەوە مەگەر بەشەکانی تری کوردستان لە چوارچەوەی ریفۆرمی ناوخۆی ئێرانە هیچ دوای ئەوەی کە ڕازی بێ بمەرجەکانی ئەمریکا کۆمەڵێ مافوەر بگرن ئەوەی کە زۆر گرنگە و ئەوە ئامادەسازی هەبووە باشووری کوردستان ئامادەسازی نەکردووە نەگەر نەیکردووە دۆخێکی خوڵقاندووە کە ئێمە مەترسی تەقینەوەی ناوخۆیمانەیە مەترسی تەقینەوەی ناوخۆی لەگەڵ ئەو فشارەگە لە کۆمەی کە ژوورێکی ئۆپراسیۆنی هاوبەشی نێوان ئەمریکا و عەفو لە نێوان تورکیا و ئێران و عێراق لە سەرمانەگەروا کە دۆخی ناوخۆیە تەقێتەوە کە تەقی و عنی تۆ حکوومەت و دەسەڵاتی سیاسیت ئەڕۆخێ کە ڕوخا عنی بۆشایی یاسایی دروستە بێ لە بۆشایی یاسی عنی فەوزای ئەمنی دروستە بێ فەوزای ئەمنی دروست بێ تو ناتوانانی کۆمەڵێ پرۆسە و چالاکیە بیبیتە خۆت بۆ نمونە لەوەی کە پێی ئەوەترێ ئەو پرۆسەیەی کە پێی ئەوەترێ پرۆسەی لە ناوبردنی چەک ناتوانانی بیگدشکە تۆ ناتوانانی ئەمنیەتەکە پارێزی و دیوێکی تری بابەتەکە مەسەلەی ئەوەی کە ئەمریکا من بابەتەکە گەشتبینی ئەمریکانی من نەزانم ئەمریکا چی ئەوێ لە ناوچەکە وڵاتێکی گەوری سەرمایه‌داری کە پل ئەهاوێ بە ناوچەکە حکمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەکا هەچ لایەنێک هاوپەیمانی بێ لەگەڵ خواستەکانیان خۆی بگونجێنێ لەگەڵ بەرنامەکانیان سوود ئەبینی ئێمە ئەزانین ڕێ ئەوەی کە بێت ڕێگەی هاوچەرخینووی ئەمریکی بە باشوور و بە ڕۆژ ئاوا ڕاتە بێ پێویستی بە گازەکەمانە لە ماوەی 34 ساڵی ڕابردوو ئەگەر بنمونە بهێنینەوە لە هەرێمی کوردستان تەنانەت ڕۆژئاوای کوردستان بەم دوایە یەک سەربازی ئەمریکی لە هەرێمی کوردستان و لە ڕۆژئاوای کوردستان یا لە ناوچەکانی کوردستانی دیکە بە جۆرێک لە جۆرەکان نەکوشراوە بەڵام لە بەریانبەرە لە عێراق بینین بە هەزاران هەر لە شەڕی ڕوخانی ڕژێمی بەعسەوە و پێشتر و دواتریش هەزارەهان سەربازی ئەمریکی کوژراون بەڵام ئەمریکا دۆستی عێراق دۆستی کورد نییە بنمونە تورکیا هاوپەیمانی ناتۆیە باشە یعنی پێت وایە ئەمریکا ڕۆژە لە ڕۆژان هاوپەیمانی کورد بکە وەکو دۆستێک وەکو هاوپەیمانێک لە بەرامبەر تورکیایە کە هاوپەیمانی ڕاستەوخۆیەتی و یەکێکە لە ئەندامانی ناتۆ ئێمە وەستم بۆی پرسیارەکە کورتترکەمەوە هەموو ئەمانە ئەکاتە ئەوەی کە ئێمە ئەوەنە دڵخۆشکەین بە سیاسەتی ئەمریکی لە ناوچەکە و پشتی لە بکەونەوەی کە ئەمریکا ئەبێتە دۆستی ئێمەیە ئەبێتە هاوپەیمانی ئێمە سەریکە کاک محەممەد هیچ شتێک نییە نای پشتلێکردنەوە بێ
هیچ شتێک بەدەست نایەت ئەگەر هاتوو بەرنامەسازی پلانسازی ئامادەسازی بۆ نەکرێت لەبەرەوە لەو ڕوانگەیەوە ئەمە بەنسبەت کوردی شۆ هەمان بابەتە بۆ نمونە پامی ئاشتی سەدەی بەڕێز عەبدوڵڵاوە جەلان بەدەنگەوە هاتنی کە لە ئیمراڵیەوە دەرچووە بەدەنگەوە هاتنی قەندیل ئامادەسازی ڕۆژئاوای کوردستان بەدەنگەوە هاتنی باشووری کوردستان ئەمە هەمووی ئامادەسازیە یعنی کوردیش بێ ئیشدا نەنیشتۆ بەڵام یەک بابەتەیە ئێمە یەک شتێ وتاری ئەمریکا بۆ کورد لە باشووری کوردستان لەگەڵ ڕۆژئاوای کوردستان تەنانەت بۆ باکووری کوردستانیش و بۆ ڕۆژهەڵاتیش ڕوونە ئەڵێ چی ئەڵێ ئێمە باوەڕمان بە پێدانی مافی گەلانەیە لە چوارچەوەی ئەو وڵاتانی کە تیایە خۆ بەڕێوەبەرێکیان پێبن خۆ بەڕێوەبەرێکی فراوانیشی ناوێ ئەمریکا چێوێ کوردستانێکی هەرێمێکی کوردستانی بەیە زێوێ لە چوارچەوەی عێراقا ئەزمونێکی خۆسەری ڕۆژئاوای ئەوێ لە چوارچەوەی سووریایە سووریای نوێیە و لە بەرامبەریشە ئارامی چێل ناوخۆی تورکیا و خۆ بەڕێوەبەری و پێدانی مافی کوردیشیە لە چوارچەوەی تورکیایەکی ئارامە و لە هەمان کاتیشا ریفۆرمی ناوخۆی ئێرانیە کە چەند مافێک بە کورد بە ئەگەر نا ئەمریکا زۆر بە ئاسانتر و بۆ خۆشی زۆر باشەزانەیە کە کورد هاوپەیمانێکی سەرەکێتی لە ناوچەکە کورد گەلێکە ئاشتی خوازە جەنگاوەری باشی هەیە کە ئەمریکا ئێستا ئێمە و کۆی کە پێی ئەوترێ گاردەکانی پارێزەری گەشە پێدان پرۆگرێسگارد وەکو بەشێکی لەوە چکە بەرژۆندەکانی ئەوان لەو هێڵی کە لە کەنداوی عەرەبیەوە لە دەریای عەرەبێتە کەنداوی عەرەبی و لە مینای فاوە یێتە بەسڕ و لە بەسرە بۆ کەرکووک و لێشۆ ئەچێتە تەلعفەر و شنگال و لێ بەرزە بێتەوە بەسەر حەوزی دەریای سپینا و ڕاست ئەو خەتە ئێمە بۆیە پارێزین و بیریشمان نەچێت شنگالی کوردستان شنگال دەواازەی پاراستنی ئاسایشی نەتەوەی ئیسرائیلە لەبەر بەرژەوەندیەکانی خۆیان بە جۆرێک لە جۆرەکان پاڵپشتمانەکەن بەڵام لەم نێوەندەیە ئەگەر هاتوو کورد خۆی نەگونجێنێ ئەو پاڵپشتیە بۆ ئەمریکا زۆر ئاسانە ئەی کشێنێتەوە و ئێمە تۆ تەماشای پاڵپشتەکانی ئەمریکا کە بۆ کورد کەچی بۆ کردوین هێزی 1970مانە بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە 2007 وڵایەکی خاتە ئەو خەتای ئێمە یەک ناگرێتەوە خەتای دابەشبوونی حزبی و نەبوونی متمانەیە لە ڕۆژئاوای کوردستان هێزەکانی هەسەدەی لە 110,000 گەینێتە 125,000 شوێ قەرار وایە سریەکی تازە دروستکا بۆ دروستەکان بۆ ڕاگرتنی هاوسەنگی ئەمە پڕچەکەکە بەردەوام و مەشقیان پێکا پشتیوانیانەکەن خۆ بەڕێز مەزلوم عەبدی فەرماندەی سەربازی و سیاسی و دیپلۆماسی گەلەکەمان یەکێکە لەو کەسانەی کە زۆر ئەوەی کە پێی ئەوترێ جێ ئەتیبارە لای ئەمریکیەکان گوێی لێ ئەگرن هاوکێشە ئەتوانێت یەکلایی کاتەوە بگۆڕێ ئەگەر ئەمە پشتیوانی ئەمریکا نەبێ بۆ کورد چییە ئەمە یەکەم بەدیوێکی ترا پشتیوانەکە چییە یەکێک لە بەرنامەی کاری ئەمریکا بۆ ڕۆژاوای کوردستان بۆ مەرجە کە ئێستا لە 23 مانگی ڕابردووە ئەمریکا چی کردووە پێوترێت دەستەی تەحریری شامی لە لیستی تیرۆرا دەرکردووە کە بۆ محەممەد جۆلانی ڕابەرایەتیەکە پاڵپشتی سووریا کە کۆمەڵە سزای لەسەر سووکەکە بەرامبەر بەچی بەرامبەر بەوەی کە ئەزمموی خۆسەر لە چوارچەوەی سووریا جێگیرکە ئەگەر ئەمە پشتگیری نەبێ من نازانم چی پشتگیریە بەنسبەت باشووری کوردستانیشە لە 2019 و 2022 بڕیاری لە ئەنجومەنی ئاسایشەوە بۆ دەرکردوین من تێناگەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هەموو ڕاوێژکاری هەیە سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت ئەنجومەنی وەزیران پەرلەمانی کوردستان دەسەڵاتی دادوەری ئەم هەموو دەستە سەر بەخۆیەت هەیە ئەم هەموو خەڵکەت هەیە یعنی معقول نییە کورد نازانێت دوو بڕیاری لە 2019 و لە 2020 لە ئەنجومەنی ئاسایشەوە بۆ دەرکراوە معقول نییە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەنە عەقڵێکی ئیداری قانونی نەبێ خەڵکیەک نەبێ ئەم هەموو ڕاوێژکاری هەیە یعنی بە چ ڕەواییەک ئەم خەڵکە ئەم حکوومەتە نازانێت کە عێراق لە 1996ەوە لەژێر چاودێری نێودەوڵەتیە لەژێر سەرپەرشتی ئەمریکای یعنی حکوومەتی هەرێمی کوردستان عەقڵی بەوە ناشکێ ئەم ئەنجومەنە گەورەیە کە دەمیانەکەی تۆ باسی گەشە پێدان و خزمەت و نازانم چیەکەن عەقڵان بەوە ناشکێ سکاڵایەک بەرزکەنەوە بۆ باڵیۆزی ئەمریکا لە عێراق کە پێی ئەوترێ باڵیۆزی سەر و ئاسایی ئەوەی کە پێی ئەوترێ پێنهۆڵدەر سیستمی هەیە ئەتوانێت ڕاستە و خۆ داواکاریەکە بە ئەنجومەنی ئاسایش عێراق لەژێر چاو سەرپەرشتیەکی نێودەوڵەتیە کە ئەمریکا ڕابەرایەتیەکە و لە هەمان کاتیشا عێراق تا ئێستا کە تا ئەم چرکە ساتە لەژێر بەندی شەشەمی دەستوری نەتەوەیە گرتووەکانە ئەمە وا ئەکا پرۆسەی سیاسی لە عێراق کەواتە هێشتا کامڵ نییە هەر ئەوەی کە حکوومەتی عێراقی بەرامبەرمانەکە لە بڕینی موچە لە ئاڕاستەکردنی درۆن و موشک لە دابڕینی ناوچە کوردستانەکان کە مادەی 140 و مادەکە هێشتا جێبەجێ نەکراوە ئەمە ئەکەم بە سکاڵایەک پێشکەشی باڵیۆزی ئەمریکاکەم کە بە یەک نووسراو ئەتوانێت دانیشتێکی ئەوەی کە پێی ئەوتێ بەپەلا ئستثنایی و تاڕێ بکا لە ئەنجومەنی ئاسایش ئەوە دەسەڵاتی بەرفراوانە ئەم کێشەیەگاتە بەردەم ئەنجومەنی ئاسایش تۆ ئەنجومەنی ئاسایشت بۆ ئەجوڵێ بەڵام ئێمە چی بڵین لە کاتێکە ئەوەی کە لە حکوومەت و لە دەسەڵات و حکومڕانی نازانی ئەم خاڵانە بجوڵێت چەندین کارتی بەهێز پشتیوانێکی زۆری ئەمریکامانێ و ئیسرائیلیش بە جۆرێکی تر لە جۆرەکان هاتووە پەیوەندیەکانی لەبەر بەرژەوەندی خۆی لەگەڵ کوردستانە بەگشتی بەهێزەکە بۆچی لەبەر ئێمە ناجارێکی تر لەبەر ئەوەی ئیسرائیل پێویستی بە کووردە
بۆی ململانی تورکیای پێ بکات چکە ئێمە ئەزانین ململانەی لە نێوان ئیسرائیل و تورکیا هەیە لەسەر سووریا بۆ ئەوەی لە تورکیا بە پێگەی تورکیا لە سووریا لاوازکەیە چێکە کوردی لە دژە جوڵانیە بە هەمان شێوە سەبارەت بە ئێران بۆ ئەوەی ئێران لاوازکە کوردی بەرامبەرە جوڵەنێترە و کوردی باشوورە کوردی ڕۆژئاوایە کوردی ڕۆژەڵاتە ئەی جوڵەنە یعنی مەبەستەکەم لە چیە تۆ ئێمە وەکو کارتی هاوسەنگی و یەکلایکردنەوەی ململانێ بەکارهێنین ئێران جاریکە کورد بەکارهێنێ بەرامبەر بە ئیسرائیل جاریکە بەکارمانەهێنێ لە سووریایە بۆی سووریای نوێ ئارام نەبێ بۆ پێی کە جێپی و هەژمونی نەماوە جاریکەش بەرامبەر بە تورکیا بەکارمانێن چکەم وڵاتانە لەسەر هەر ناوچێک لە نێوان خوانە ململانیانێ ئەمە وامان لێکە خاڵی هاوسەنگی بین و خاڵی ململانێژ بین و بە کردارێکی یعنی لەم پشتیوانیە زیاتر کە ئەمریکا ئێستا بۆمان پێشکەشەکە چیمان بۆ بکە قابلە ئەلەممان بۆ دانێ بڵە فەرموویەڵە دێوە دەوڵەتان بۆ ڕاگەنم ئێکاکەمە ئامادەنین و ئەمریکاش بیرمان نەچیە ئەمریکا بی ئەوترێ نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ سیستمێکی هەرێمی جیهانی نوێ لەگەڵ خۆی ئەهێنێ یەکێک لە تایبەتمەندیەکانی خاڵیکردنەوەی ناوچەکەی لە ئایدۆلۆژیای یعنی هەر ئایدۆلۆژیایەکی چەپە ڕاستە ئیسلامیە پەرجی لە میان نایەڵێ ئایدۆلۆژیات بۆ ناهێڵێ ئەمە یەکەم دوو ناوچەکە خاڵیەکاتۆ لە گروپی میلیشایی من بەکەکە و بە واقعیش باساینەوە دەوڵەتیش بزووتێ ڕزگاری خوازی گەلی کووردە پێشمەرگە هێزێکی سەربازی نیزامیە هەسەدا بە هەماشەوە پارتەکانی ڕۆژهەڵات بزووتنەوە ڕزگاری خوازن بەڵام ئەو کە ئیکاتە لیستی تیرۆرەوە یعنی تۆ بە پێی بڕیارێکی ئەنجومەنی ئاسایش ئەتوانی لی بە بۆ خۆ گونجاندن ناچارە بێ خۆ دەڵۆشین تۆ ناچارە بێ یەک بگرین ئەمە پێمانەڵە چی پێمان ئەڵێ ئەبێ کورد خۆی بگونجێنێ و بەکرداریش بەرژەوەندەکانی ئەمریکا ئەوروپا و ئیسرائیل وە ئەکا کە کورد پێویستیان بە کوردە لەم قۆناغا لەبەرەوە پشتیوانیمانەکەن من دڵنیاشم ئەما پارێزن بەڵام هەقیان بە دەسەڵاتی سیاسیۆنێ دەسەڵاتی سیاسی ملکەتیان نەبێ گۆڕن زۆر باش ئەمە پێم وابێت دڵخۆشکەرێ بە هەوڵاتی ئەگەر وابێت چۆنە من هەمیشەوە ئەڵێم ئەوەی کە جێگیرە خاڵ پشتیوان و گەلە دەسەڵاتی سیاسی کە خزمەتگوزاری پێشکەش نەکە دەسەڵاتی سیاسی کە میراتگیری سیاسی تیابێ دەسەڵاتی حکومڕانی کە نەوەکانی خۆیان لە خۆشگوزەرانیا بن و خەڵک برسی بێت و قات و قوڕی بێ حکوومەتێک کە میلیتاری بێ من پێم وایە نەبوونی باشترە چکە وا لێکە ئەمنیەتی ناخۆی هەرێمی شتێک چ لەبەر هیوادارم بە خۆیان ئەمڕۆنەوە لانی کەم بەتایبەت لە هەرێمی کوردستانەوە زۆر مەبەستم لە هەرێمی کوردستانە ڕۆژئاوا نمونێکی جوانیان پێشکەش کردووە لە هەرێمی کوردستان و بەردەمە هاوڵاتی ئێستا بۆ ئەم قۆناغە کە بەتایبەت لەوەیە لەم هەفتەی ئایندا یعنی وەکو ئەوەی کە باز دەکرێت هەندێک یان گروپێکی گەریلا چەک دابنێ زۆر فۆکسی هاوڵاتی ئێمە لەسەر ئەم پرۆسەیە زۆر باشە بۆ ڕاستکردنەوە چەک لەناوە بات یان چەک دانێت ئەمان خەباتیان ڕاگرت و چەک لەناوە بەشێک لە چەکەکان لەناوە بن زۆر باش سنووردارە پرۆسە لە بەرامبەر چییە چەک لەناوە بە بۆی پرسیارەکە تەواوکەم پەکەکە ئەمە لەبەر چی ئەکات ئەو خاڵانەی کە لە بەرچاوی پەکەکەیە یان لە بەرچاوی بەرپرسانی پەکەکەیە چییە دڵخۆشکردن بۆ هاوڵاتی ئێمە چۆن لی تێبگا ئەوەی کە پەکەکای کا سەرەتا ئاماژەم پێە درکی بە گۆڕانکاریە نەودەوڵەتیەکان و هاوکێشەنوەکە کردو بۆ خۆ گونجاندن و بۆ پاراستنی ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستانە لە باشوور بۆ پاراست بۆ جێگیرکردنی ئەوەی پەکەکە ئەیکا خزمەتە بە کۆی بەشەکانی کوردستان خزمەتە بە کۆی بەشەکانی کوردستان و بە دیاریکراوی هەرێمی کوردستان بۆ ئێستا پێێتەوە بچی هەرێمی کوردستان ئێمە سەریکە پەکەکە چیەکە ئێمە گەلە کۆمەیەکی هەرێمیمان هەیە و سێ وڵاتە بەشداری تیاکەن و لە ئاستی نێودەوڵەتی شادوو جەم سەرگیری جیهانی و بەداخەوە کورد دابەش بوو لە سەریا دابەشبوونێکی نەرم بە زەقینە بەسەر بەرەی ئەمریکی ئیسرائیل و ئەوروپا و هاوپەیمانەکانیان و لەگەڵ بەرەی ئێران و رووسیا و چین و هەنێ جاریش تورکیا هاوپەیمانەکانیان ئەمە وای کرد هەرێمی کوردستان دابەش بێ دۆخی ناوخۆی زۆر باش نییە ئەمە ئەم گۆڕانکاری شەپۆلی گۆڕانکاری و هەژمون گەرایی و سەپاندنی هەژمون و بەرفراوانبوونی دەسەڵاتی ئێران و تورکیا کە تورکیا لەژێر شەتی خەونی زینوکردنەوەی ئیمپراتۆریەتی عوسمانی نوێ و ئێران لە خەونی دروستکردنیەوەی کە پێوترێ هەناردەکردنی شۆڕش بۆ دەرەوەی ئێران و هیلالی ئەوەی کە پێوترێ بەشەمانگی شیعی ئەمانە وای ئەکرد کە کورد لە هاوکێشەکان نەگەر بخرێ بەڵکو ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان و کارتۆن بمێنێتەوە بە جۆرێکەکەم دابەشبوونی ناوخۆی کاریان کرد بۆ دابەشبوونی ناوخۆی هەم دەسەڵاتەکانی ئاسنووردار و لاواز کرد ئێستا من نەتوانم بڵم هەرێمی کوردستان لەو پەڕی لاواز بوونە لەو پەڕی بێدەسەڵاتی و بێهێزیایە ئەم گۆڕانکاریانی لە ناوچەکە و ئەگەرێکیشە بۆ ئەگەر هات و خۆتیال قورتاندنی ئەمریکانە بۆە خۆت بەدیوێکی ترا ئەگەر پامی سەدەی ئاشتی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان نەبووە ئەگەرێکی زۆر بوو کە هێزەکانی هەسەدە لەو نێوەندە ئەزمموی خۆسەر چکە مازانینە هێز
چەند مەشق پێکراوە بێت چەند بەهێز بێت چەند چەکی بەدەستەوە بێت توانای مرۆیی توانای جەنگی لەگەڵ بەردەوامبوونی جەنگە دا ئەبەزۆکۆی کە بەرام لەگەڵ ئێرانە ڕوویاوە بە دیوێکی تریشا ئیسرائیل هەرچەنە ئیسرائیل بەردەوام پرشەکەکرێت لەلایەن ئەوروپا و لەلایەن ناتۆ و لەلایەن ئەمریکاوە ئەمە ڕوبەڕووی ئەگەر ئەم خۆڕێخستنە نەبووایە ئەم پەیامە نەبووایە بۆی هەبوو ڕۆژ ئەوەش ڕوبەڕووی ئەو بێتە بەتایبەتر ئێمە بینیمان بۆ نزیکی 3 مانگ زیاتر ئێمە بینیمان کە چۆن لە بەنداوی تشرین لە پردی قەرەقۆزاق کە چۆن پەلەماری هێزەکانی هەستەدانیا چۆن کێشان دروستە کرد چۆن هێرشە درۆنیەکان لە ژێرخانی ڕۆژ ئاوای کوردستانیا چۆن هێرشە درۆنیەکان لە باشووری کوردستان ئەمان بینی لەم ڕوانگەی و پەیامی سەدەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانی مەسەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت هات بۆچی بۆ هات کە بە ئەمریکا و بە ئیسرائیل و بە وڵاتانی ئەوروپی بڵێ و بە جیهانی بڵێ ئێمە گەلێکی یاشتی خوازین کە تا ئێستا چەکمان پێ بووە تا ئێستا بە ئایدۆلۆژیا خۆمان پەروەردە کردووە تا ئێستا کە لە خەبات و برنگاربوونەوەین لەبەر ئەوە بۆ کە ئێمە شارێکمان لەسەر بووە لەلایەن وڵاتانی داگیرکەرەوە دۆزێکی ڕەوامان هەبووە کە پێویستی بەوە هەبووە کە ئێمە خەبات و تێکۆشانی بۆ بکەین ئەمەش لە یاسای نێودەوڵەتیان ڕەوایی خۆی و ڕێگە پێدراوە خەباتی گەلانی ئەسلی لەسەر ناوچە بۆ خاکی خۆیان بەڵام کاتێک کە دۆخەکە ئەگۆڕێ پاڵپشتیەکمانە بێت بە جۆرێک لە جۆرەکان یەنە ناو هاوکێشە نێودەوڵەتیەکانەوە مافەکانمان بۆ بەرجەستە ئەکەن لە چوارچێوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێیە کە سیستمێکی هەرێمی نوێ لەگەڵ خۆیانێ کە پێشتر ئاماژەم پێ کە دەوڵەت نەتەوەت بۆ هەڵەوەشێنێت و ئەزمموی حکومڕانی خۆسەری ئەیە بە گەلانی ناوچەکە پیانە بەخشێ ناوچەکە خاڵێکاتەوە لە ئایدۆلۆژیا خاڵیەکاتەوە لە گروپی پەرگیر و توندڕە و لە یعنی گروپە ئایدۆلۆژیەکان و میلیشیەکانش لە هەمان کاتیشە ئابوووریەکە کە بە ئابوووریەکی لیبرال ئەیپەکەکە تۆ سەریکانی ئەو تێڕوانی نەتێزە سۆشالیزمیەتی بە ڕێژەیی سازشێکی کەمی لەسەرەکە بەرامبەر بەدەستکەوتە نەتەوەیەکان لە پێناو پاراستنی ئەزمون و قەوارەی حکومڕانی باشووری کوردستانە چکە حەزەکەم بزانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بەشی هێواڵەکان ئیتر چ ببینین بەیاخود لە ڕێگەی ئەو کەناڵە دیاریکراوانی بۆی دانراوە پێی ئەگا کە لە 2007 چی بەسەر کەرکووک و ناوچەکەی هاتووە و پێشی ئەگا ئەزمموی خۆسەر لە چقۆ ناغێکات چۆن بەرەوە پێش چۆن ئەوەی کە پێوتیە بنەماکانی کۆمەڵگەی دیموکراتیک لەوێ دانرا و پراکتیزی دەسەڵات و خۆبەڕێوەبەری ئەکا لەبەرەوە لەو ڕوانگەی وەکو ئامادەکاریەکی پێشوەختە پامی ئاشتی ئاڕاستەی تورکیا کرد و لەژێر ئەوەی کە پێی ئەوترێت چاودێریەکی نێودەوڵەتی و بەسەرپەرشتی ئەمریکا ئەوەی کە پێی وایە ئەمریکا ڕۆڵ ناگێڕێ کورد بۆچی پشت بە ئەمریکا ئەبەستێ بۆ گەشتبینە بەرامبەر بە ئەمریکا ئێمە هەرچی وڵاتانی کەندا و وڵاتانی ئەفریقا وڵاتانی عەرەبی هەیە 22-23 وڵاتی عەرەبیت هەیە ئەم هەموو وڵاتە ئەفریقیەت هەیە ئەم هەموو وڵاتە ئابووریە زەبەلاحەت هەیە هەمووی پشت بە ئەمریکا بەستێ و پێشیان شەرم نییە و سازشیشی بۆ ئەکەن ئێمە بینی ماکە کاتێک ترامپ سەردانی ئیمارات و قەتەر و سعودیای کرد بە ملیارات دۆلاریان ناپێی بەس ببێ بە هاوپەیمانیان بیان پارێزیە ئێمە نەپارەین بە ئەمریکا نە هیچ خزمەت گوزاری کەوتۆمان بۆ پێشکەش کرد ئەوەی کە جیۆپۆلیتیکی کوردستانە ناوچێکی ئارامە بۆ ئەوان هێزەکانی پێشمەرگە و هەستەدابن بە پرۆگرێسگارد خەتێکی دەستگەشتنی ئەمریکا لە گەروی مەلەقەوە بە زەریای هەندیە ئەڕوایەتە دەریای عەرب لە کەنداوی عەرەبی و سەرەکەوێتە بە ناوچەکانی ئێمە ئەگاتە حوزی دەریای سپی ناوەڕاست بەس ئەوەنی یعنی جوگرافیا لەگەڵ سروشتەکەمان ئەم پێگەی پێبەخشیون کە ئەمریکا پشتگیریمانەکە من ئەمە ئەڵەم زۆر بەڕوونیەڵم چکە زۆر هێزی سیاسی بە تایبەتر باڵە ئیسلامیەکان ئێوە ئەمریکا موسڵمانی و ئەمریکا نازانم چییە و وڵاتێکی وەکو ئەردەن کە پێی ئەوترێ مەملەکەی هاشمی وەسیە بەسەر فەلەستینەوە هاوپەیمانی ئەمریکایە سعودیە کە قیبلەی جیهانی ئیسلامیە سازش بۆ ئەمریکا یعنی تۆیەکی کوردی خنکا و چیت تا بڵێ من بەرهەڵستی ئەەکەم یا مزاهرەکە یا وەڵامی ئەمریکایتەوە ناتوانی ئەبێت ناچارەبی خۆت بگونجێنی لەگەڵ دۆخەکە لە ناوچەیەکە کە خنکاوە لە جوگرافیاکە کە دەستمان بە ئاو ناگا و نیشتیمانمان داگیر کراوە لە هاوکێشێکی نێودەوڵەتیا کە دووبارەدا ئەڕژدێتەوە ئەگەر هێزێکی نێودەوڵەتی پشتیوانمان بێت لەبەر بەرژەوەندی خۆی چکە جاری کە جەختەکەمەوە ئەمریکا وڵاتێکی پراگماتیکیە وڵاتێکی ئیمپریالیستیە بەرژەوەندیەکانی خۆی و ئیسرائیل و وڵاتانی ئەوروپی و هاوپەیمانەکانی جێبەجێەکان ناوچەکەیە بۆ بەرژەوەندی خۆی لە ناوچەکەیە بەرژەوەندی خۆی ئەپارێزی ئاسایشی نەتەوەی خۆی و هاوپەیمانەکانی ئەپارێزیە پشتیوانیەکمان لێ کاتا و ئاستەی کە بەرژەوەندیەکانی نەکەوێتە مەترسیەوە بەرژەوەندیەکانی بکرێتە مەترسیەوە بە شەو ڕۆژێک بە ئاسانی سەراوژێرمانەکە سەرکردەی کورد ئەبێ زۆر حەکیمانە مامەڵەکە و ئەو حەکیمیە لە مامەڵەکردن بەڕاستی لە ئیمراڵیەوە هاتەبوون قەندیل وەڵامیایەوە و بە سوپاسیشە خۆی سا بە وەهلاتە بێ سوپاساکەی سەرکردە سیاسەکانی باشووریش وەڵامدانەوەیکی باشیان هەبوو بەشێکی دیکەی ڕاستە خۆی ئەم بابەتە کە پڵم بڵێن بەشی سەرەکێتی تورکیا خۆیەتی
ئێمە 100 ساڵی پێشووتر خۆ تورکیا لە دەستورا کورتبوونی هەبوو مافەکانی بوونی هەبوو مافی کەلتوری زمان تا کۆتایی بەڵام هیچی جێبەجە نەکرا و ئایندەکەشی وای لێ هات ینی کورد وەکو کورد دەڵێ لەسەر مەرگا بوو تا دروستبوونی پەکەکە لە 1970 و دواتر شۆڕشی چەکداری ئێستا ئەکرێت دوای 100 ساڵ جارێکی دیکە متمانە بە تورکیا بکەینەوە و بڵێ من ئامادەم مافی کورد وەکو خۆی بدەمەوە لە پرۆسێکی بەم شێوەیە ئەزای پرۆسی ئەم جۆرە چۆن ئێمە وەکو کورد گەلی ئێمە درکی بە گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە ئێمە کە چۆن زانیمان نەخشێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگیرەکرێ وا پێویستەکە ئەمە هەنگاوی خۆمانی بۆ بنین و بەڕێز عەبدوڵڵا جەلان پەیامەکەی بە جۆرێکا ڕاستە کرد کە خۆتان ئامادەکەم بۆ قۆناغێکی پێکەکە خۆت هەڵبۆشێنەرەوە خەباتی چەکداری ڕابگرە و بە کردداری جێبەجێما کردو لە چەند ڕۆژی ئایندە لەناوبردنی چەند چەکێکە بینین بە سنوورداری تورکیا دەوڵەتە تورکیا 100 ساڵە دەوڵەتە عقلیەتێک هەیە ئەوەی کە پێوتێ دەوڵەتی قوڵ ئیداری دەوڵەتی ئاڕووکاری سیاسیەیە دەستگای هەواڵگری گەورەیە بەشدارە لە تۆڕی هەواڵگری و سیخوڕی جیهانیە یعنی ئەگەر ئێمەی کورد کە لە هیچ ژوورێکی ئۆپراسیۆنی سیخوڕی و جیهانی و هەواڵگریە بەشداریمانە درێک بە گۆڕانکاریەکانکەین کەواتە تورکیاش درکی پێ کردووە لەو ڕوانگەیەوە بە تایبەتر دوای هەڵگرسانی جەنگی ئۆکرانیا لەگەڵ رووسیا ڕاستەوخۆ دەوڵەت باچەلی بۆ خۆی سەردانی بەڕێز عەبدوڵڵا جەلانەکان لە ئیمراڵی و ئەم نەخشە ڕێگایی لەگەڵادا ئەنێ تورکیا ئەزانێ ئەم تەوژمەی گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە هاتوۆتە ئاراوە تورکیا لە هاوکێشەکەی ئەخا بە ڕێژەی لە سا پێگەی ناهێڵێ وەکو دەواازەی سەرەکی گواستنەوەی وزە لە ئاسیاوە بۆ ئەوروپا و جیهان خستی تورکیا چیتر ئەو تورکیانیە کە بتوانێت فشار لەسەر یەکێتی ئەوروپاکە لە ڕێگەی کارتی جوڵاندنی کۆچبەرانەوە تورکیا وەکو ئەندامی ناتۆ پێکەی ئیستراتیجی خۆی نەماوە لەبەرەوە یەکەم تەنها وڵاتی ئیسلامیە لە ناتۆیا و کە بارگرانی دروست کردو لە هەمان کاتا پێچەوانەی بنەما و هاوپەیمانی و دەستوری ناتۆ لەگەڵ رووسیا ڕێکەکەی و چەکی رووسی ئەگرێ ئەکڕێت ئەمە ئەمریکا و وڵاتانی ئەوروپاشی لێنی گەران کردووە بە چەکی ناتۆ مافی مرۆڤ پێشە لە کاتیرۆری دەوڵەت پراکتیزەکە لە ناوخۆیە بەناو ئەلمانی و دیموکراتی ئەگەرنا دەوڵەتێکە لەسەر بنەمای ڕێگەسپەرستی و فاشیزمی مامەڵی کردووە میلەتانی ترە چەوسێنێتەوە یعنی تورکیا تاوانی نێو دەوڵەتی تاوانی جەنگ و جەمرۆڤەتی ئەنجامە ئەوروپا و ئەمریکا ئەمە بینێت تا ئێستا کە مجاملەی کردووە کارەکەی ئەوە بووە کە پێگەیکی استراتیجیە بووە دوای جەنگی ئۆکرانیا رووسیا کە منم کاتەڵەمە خێروبەرەکەت بوو بۆ کورد تۆفانی ئەقسا خێروبەرەکەتە بۆ کورد تا جەنگ بەردەوام بێ لە ناوچەکە و ئالۆزی بەردەوام بێ قازانجی کووردە ئەم بابەتانە وای کرد کە زانیتی پێگەکەی ئەکەوێ و ئیسرائیل ئەوێ بە دەوڵەتێکی زەبەلاحی هەرێمی لە ناوچەکەیە دەواازەی ڕاستەوخۆی پاراستنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا و دابینکەری ئاسایشی وزەی جیهانی ئەبێ ئەو سێکێڵگە گازە سروشتی کە لە قوبرس دۆزراوەتەوە گرێدراوی ئەو سێکێڵگەیە بە کێڵگەی کۆرمۆر و عکاز و مارینەوە کە کەوتۆتە دەست ئیسرائیل و لە کەناراوەکانی غەزە کە عەرەب 360 کیلۆمەتریان لەدەستیەوە ئەمە وای کرد کە تورکیا درک بە مەترسیکە مەترسی لێدانی ئیسرائیل بۆ تورکیا هەردووکیان ڕاستە لە ناتۆیان و ئیسرائیل هەردووکیان هاوپەیمانی ئەمریکان بەڵام لێدانەکانی ئیسرائیل سوعبەت نازانێ لە ناو سووریا بینیما کە چۆن لە بنکەی تیفۆریا لە تەدموریە ئەو دوو بنکە سەربازی کە هەواڵگریش بوو تورکیا داینابوو کە هەم تیرۆر کە اختیالاتی تیا دەست پێ بکە هەم بۆ کۆنتڕۆلکردنی ڕۆژ ئاوای کوردستان و پەلەماردان و لە چەند باڵێکەوە هێرشی سەربازیە کرد بە درێژایی زیاد لە 3 مانگەوە بینیمان چۆن پەلەماری بەنداوی تشرینیانە لەگەڵ پردی قەرەقۆزاقا لە سەریکانی و مەنتیقەکانی سەرهەوڵیاننا هێرشکەن کۆی ئەم بابەتانە وای کرد کە تورکیا دەست هەر درک بە مەترسەیە چ تورکیایەکیش دەوڵەتی قوڵ لە تورکیایە دەوڵەتی قوڵ دەوڵەت باحچەلی کە پیاوێکی ڕەگەسپەرستی تورکە ڕابەرایەتی شەپۆلەکە ئەکا ڕووکارە سیاسێکی کە ئەردۆگان ڕابەرایەتیەکە پرۆسەکەی پێ خۆش نییە دەوڵەتی قوڵ زۆر بە ناچاری داخلی ئەبێ چکە زانێ داخلی بوو داخلی پرۆسەکە نەبێ تورکیا هەڵەوە شێتەوە وەکو وڵات ناکۆکی و ناڕزایەکی تێ ئەەکەوێت چکە ئێمە زانین بەوەی جەنگۆباری ئابووری خراپە لە هاوکێشەکە ڕۆڵی نەما و جوڵی بازرگانی لاواز و ئیسرائیل هاتۆتە ناوچەکە لە بەرژەوەندیەکانی ئەیە تەقینەوەی کورد طبعا حەزەکەم یەک بابەت بڵێم ئەوەی کە خەڵک پێی وایە چەکەکە ئاژبەتاڵەکە هەموو کاتێک هێڵم و یەک جار لە مێژووی کووردە ئاژبەتاڵ ڕوویاوە و کۆتا جاری شەبێ کەسایەتی و پێکاتی کورد ئاژبەتاڵی تر دووبارە ناکاتەوە مەخاڵیەکەم دوو مەسلەی ئەم داخەڵبوونە بەم پرۆسەیە پێداویستیە بۆ خۆ گونجاندن لەگەڵ ناوچەکە لە کورتیەی بڕێنەوە تورکیا باوەڕی بە پرۆسەکە نییە لەبەر ئەوە ئەردۆگان خواخوایەتی ڕووداوێک ڕووبە جوڵەیەک ڕووبە بەهانەیەک بێ بەدەستەوە کە دۆخ یا باشوور تێک بە
بۆ پێی باشوور ناوچەی سێم و بێلایەنە بۆ نمونە چەند پرۆسەیەکی بەڵێ بۆی بڵێ ئەوە تا فەرمەوە ئەو گروپانە ئەمانە بەڵێ و ئیتر ناچارە و بەڵامی تر ئەمریکا فشاری لێکا زانکاری ئەمریکا ئەم پرۆسێ ئەمریکا سەرپەرشتیەکە ڕێعەتێکە دەستگای ئەمریکاشی تیا بەشدارە وڵاتانی گەورەوە نمونە ئەمریکا وڵاتانی ناتۆ ڕۆڵیان ئەوروپا کە پێوتێت ترۆیکی سیانی ئەڵمانیا فەڕەنسا بەریتانیا ئەوانیش بەشدارن ڕۆڵیان لەم پرۆسەیە چییە و ئەم پرۆسەیە لە ڕێگەی ئەوانەوە ئەتوانێت ئایندەی کورد لە هەر چوار بەشەکەی کوردستان ڕۆ ئاراستێکی باشتر بچەرخێنێ ئەگە کورتیکەی دۆست پاس بەڵێ ئەوەی کە سێری کە تۆ تەماشاکە بابەتەکە چۆنە ئەوەی پرۆسەی ئاشتێکە بە چاودێریکی ئەمریکیە ئەمریکا لایانی زامنکارە ئەوەی کە پێوتێ تەڕەفی زامن ئەمریکا گرنگی بابەتەکانەکە بۆیە گەریلا بە ئارامی و بێ هەرچەنە وردەکاری حسابی هەموو شتێکەکەن بە استراتیجیانە هەنە جار پێویستیان بە تەکتیکی سیاسی و سەربازی وەش بەکارهێنن بیانووی دەستی ئەم لە ناوبردنی چەکە کە بە چاودێریکی ئەمریکی نێودەوڵەتیە ئەمریکا لە هاوکەشەکە گرنگە ئەمە ئەکات بۆی ئیتر تەواو هیچ بیانێت بە دەست تورکیا نامێنێ کە ئەمەی پێوتێ بانگە تا ئێستا بانگەوازە بۆ زانیاریتیان نیشانە بۆ بە پرۆسە کە بوو بە پرۆسە پێویستی بە دەرکردنی یاسا ناوی لێ ئەندێ لە پەرلەمان و هەنگاوی کردارێکی بۆندە بۆ هۆی تورکیا بیکا بە پرۆسە و ئەو ناو ناشرینی کرد لە خوانەوە شێتەوە تورکیا بێت تیرۆر و نازانم چی بۆی ئەم زاتەوانە بۆ ڕازیکردنی ڕای ناوخۆیە بۆی ئەم بابەتە لابەرە بێ بیکا بە پرۆسە یاشتی چکە بیانوو نەما ئەگەر تورکیا ئەمە نەکا ئەو وەختە هەڵوێستی ئەمریکا ئەبینێ بەرامبەر بە تورکیا چێکە ئەمە یەکەم دوو ینی بە کوردی و پوختیەکەی لایانی زامنکار ئەمریکا و ئەمریکا فشار لە تورکیاشەکە سێ ترۆیکمانەیە پێوتێت ترۆیکی سیانی ئەوروپی فەڕەنسا ئەگرێتەوە ئەڵمانیا ئەگرێتەوە زایدن بەریتانیا ئەم سێ وڵاتە کاتێکە ئەمریکا بۆ نمونە لە ناوچەکە جوڵە ناکام سیانە هەرچەند ئەمریکا لە جوڵە ناوە سەرگی زاویزکە بەرژەوەندەکانی واخوازیە ئەم سێ وڵاتە و ترۆیکێکی سیانی ئەوروپی لە جوڵەی بەردەوامان ئەوەی کە زۆر ڕۆڵی کارا و کاریگەرە بینی لەم دۆسیە لە دۆسیی پشتیوانیکردنی کورد لە ڕۆژئاوای کوردستانە فەڕەنسایە لە ئەڵمانیا بە شێوەیەکی ناڕاستە و خۆ لە تورکیا جاروبار وردە قسە فڕێیا چکە ئەزانێت کە جارێکی کە ئەو هێڵانی کە پێی ئەوترێ هێڵی دووبارە زیینوکردنەوەی وزە لە رووسیا بۆ ئەوروپا بەتایبەتر بۆ ئەڵمانیا سەر ناگرێتەوە تازە تاودەستی لەوە هەڵگرتووە لەبەرە چای لەسەر وزەی باشوور و ڕۆژئاوای کوردستان و چێلگانی ترێکە ئاماژەم پێە جاروبار خۆتێڵ قورتاندن یەکەکە بەڵام بە جۆرێک نییە کە زۆر دیار بێ بەریتانیای مازانین بەریتانیا بە درێژایی مێژووی خۆی ئەم دۆخەی کە کورتایەتی فاکتەرە سەرەتیەکەی بەریتانیا و بەریتانیا حەز ناکە پرۆسەکە سەربەگرێەوە حەزی ناکە هیچ ئەزمونێکی حکومڕانی کورد بە بەهێزی بمێنێتەوە لە ناوچەکە هۆکاری خۆی بەرژەوەندیەکانی وا ئەخوازیە چکە بەنسبەتەوە مامەڵەکردن لەگەڵ عەرەب و نەتەوەکانی تا لە کورد ئاسانترە چکە زمونی هەیە لەگەڵ ئێمە مامەڵەی کورد کە چۆن بۆ لەگەڵیان ئەم ترۆیکە سیانیە ئێستا بەریتانیا لەوە شتێک براگەوری جاران نەما کە ڕۆڵی کاریاوکاری کرد ببینێ ئەوێ شتێک لە بەرژەوەندەکانی خۆی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و حەوزی دەریای سپی ناوەڕاست و ئەمانە بپارێزێ ئەمریکا بەڕاستە و خۆ سەرپەرشتی پرۆسەکەکە ئەم وڵاتانەش ڕۆڵ و کاریا و کاریگەری خوان ئەگەڕن لە بابەتەکە ئەگەر هاتو تورکیانەتە ژێربار هەرچەنە من ئێستا شەڵەمە تورکیا بەناوچاریاتۆتە پرۆسەکە و حەزیشی لێ نییە خواخوای بیانویەکێتی ئەگەر هاتو تورکیا هاتە ژێربار و پرۆسەکەی جێبەجێ کرد ئەبێ لە دەسەڵاتی پەرلەمانەوە دەست پێ بکە بچێتە دەسەڵاتی جێبەجێکردن کۆمەڵی یاسادەرەکە کۆمەڵە هەنگاوانیە یەکێک لە هەنگاوەکان کە ڕێکەوتنی لەسەر کراوە لەگەڵ بەڕێز ئۆجەلانە ئەوەی کە پێی ئەوەتی خۆ بەڕێوەبەری دیموکراتیک لە ناوچە کوردستانیەکانی باکوورە دابمەزرێت و ئەزمووی خۆسەریش بەرامبەر بۆ جێگیرە بێ و ئەو فشارانەش لەسەر بەڵێ ئەو نەک مامەڵی لەگەڵاکە کاتی خۆی لە نەوەتەکانە کە باسی دامەزراندنی هەرێمی کوردستانە کراو لە 2023 شاو ئەمانە تورکیا زۆر معارەز بوونی هێشت تەنانەت گەشتە ئاستێک بۆ لێدان لە عێراق نێهێشت بکەن چەرلێک بەکاربهێنرێت تاوەدا ئەمریکا بوو بەلایەنێکی زامنکار وتی من زامنیەوەتان بۆکەم کە دەوڵەتی کوردی دانامەزرێ قەوارێکی خۆ بەڕێوەبەری ئیداریە هیچ شتێکی ترنی و مەترسی لەسەر ئاسایشی نەتەوەی تورکیا دروست ناکە ئێستاش بە هەمان میکانیزم تورکیا ڕازی کردو بۆ ڕۆژئاوای کوردستان تورکیا زانی ئەگەر هاتو ئەم پرۆسەیە داخڵ نەبێت لەگەڵیا گەریلای ئازادی و چیاسەرکەشەکانی کوردستان و توانای جەنگیمان ئامادەیە ئەگەر تا ئێستا لە چیاکانە جەنگ کراوە خەبات و تێکۆشان هەبووە شتێک نەماوە بەناوی پێکەکەوە بزوتنەوەی ڕزگاری خوازی تازە دامەزرێ ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی ناوچەکەش مامەڵی لەگەڵاکەن چکە حەزەکەم بزانی مەسەلەی قەندیل و مانەوەی پێکەکە لە قەندیل بەس پەیوەندیدار نییە بە شۆڕشی خەباتی
بزوتن ڕزگاری خوازی کورد پاراستنی ئاسایشی نەتەوەی ئێرانە پاراستی ئاسایشی نەتەوەی نیشتیمانی عێراقا هی سووریای بەدەستەوەی هی تورکیا خۆیەتی ئارامی ڕۆژەڵاتی ناوەڕاستی پێوە گرێدراوە یعنی قەندیل ڕەهەندێکی سیاسی استراتیژی سەربازی ئەمنی هەیە بابەتەکە وەنە بەسیط نیە تورکیا لەژێر چاودێریی نێودەوڵەتی ئازامەکاریی نێودەوڵەتی وەرگرتووە ناچارە بێتە پرۆسەکە و پێی ڕازی بێ ئەو وتارەش بۆ ڕازیکردنی ناوخۆی وڵاتەکە چکە تۆ وتارێکی 100 ساڵەی فاشیزمی ڕەگەزپەرستی دێ چۆن ڕای ناخۆ ڕازیەکەی و سەرباری ئەوانەیە هەمووی تورکیا ناچارە زۆر ئەو کوپە ژەهرەکەیەکە بێ بیخواتەوە خواردیەوە پرۆسەکە هەنگاو بە هەنگاو ئەڕواو کورد کۆمەڵە مافی خۆی وەرەگری و من دڵنیاشم ئەوەی کە پێی ئەوترێ بەڕێخستنکردنی ژن لە باکوور و لە ڕۆژئاوای کوردستان ئامادەی هیوادارم بێتە باشووریش و بەرە و ڕۆژەڵاتیش بەل بکێشێ و ئەکا ستراکچەری کۆمەلگای کوردی بەتەواوەتی لە ڕێگەوە هەڵوەشێنێتەوە ئەم پرۆسەیە 25 نام نەتوانم بڵم 15 بۆ 50 ساڵەخانێ تورکیا وای لێت ئەگاتە قۆناغێ کە کورد سەرجەم مافەکانی خۆی تیا بەدەستێنێ بگرێ ماوەکە کەم تریشکاڵم 15 ئەوە یعنی ئەها حسابی ئەو جیلم کردووە کە ئێستا پەروەردەیەکی فاشیزمیە و گەنجە تەمەنی لە 20 ساڵایە تا 35 ساڵ تا 40 ساڵ تا 50 ساڵ تێڕوانینی ئەگۆڕێ کە تۆ بە یاسا کۆتوبەندیکەی بە یاسا ماف بێ بە گەلانی تر و گەلانی تری سەرەکی لەسەر و هەمویانەوە کورد مەبەستەکە لە چێ تورکیا داخلی پرۆسەکە بە داخلی پرۆسەکە نەبێترۆیکی سیانی ئەوروپی لەگەڵ وڵاتانی ئەوروپا و ئیسرائیل و ئەمریکا مامەڵێکی تری لەگەڵاکەن تورکیا بەکردداری لەگەڵ ئێرانە لە ناوچەکە هۆکاری نائارامی و شەڕ و ئاشوبن لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە تورکیا دەوڵەتی تیرۆرە بە هەموو پیاوەری یاساییە ناوخۆی و نێودەوڵەتیەکان تیرۆر هەناردەی دەرەوە ئەکا ئەوەی کە پێوتێت توموتیژی دەوڵەت بەکارەهێنێ چەکی ناتۆ بەرامبەر بە خەڵکی سیڤیل بەکارەهێنێ ئەوەی کە پێوتێت پاوانخوازی و داگیرکاری ئەکا لە دەرەوەی سنوورە ئەمە بریتێ لە پێشێلکردنی دەستوری نەتەوەی گرتوەکان سەروەری وڵاتان پێشێلەکە دەستێوەردانی هەیە تورکیا هەڕەشەیە بۆ سەر ئاسایشی نەتەوەی ئیسرائیل هەڕەشەیە بۆ سەر وجودی ئیسرائیل ئەمەوە ئەکا کە بە تەواوی لە قاڵب بدرێت لە ڕووی سەربازیشە بە دوور نازانرێ هەرچەنە پرۆژێک پێشکەش کراوە بە پێشان ناشتۆتە ناو ڕاگەاندنەوە بەزدەمێکە داوا کراوە کە تورکیا لە ناتۆ دەرکرێت بۆ پێکە ئەو داهاتی کە پێشکەشی ئەکا ئەو بە ڕێژەیە کە لە سەرەتی ڕێژەیە لە پارەکە بێ بدرێ بە ناتۆ تورکیا بە پێی پێویست ناتوانێت ڕێژەکەی بەرزکاتەوە بۆ لە ساهشت و تورکیا بارە بەسەر یەکێتی ئەوروپا بە تایبەتر بۆ ماوەیەکی زۆرە بەردەوام داوا ئەکا کە ببێ بە ئەندامی یەکێتی ئەوروپا ئەو لە هەمان کاتا مافی مرۆڤ پێشێلەکە تورکیا جەم سەرگیری ئەکا هاوپەیمانی ناتۆ بەندەکانی ناتۆ کە لە بنەڕە تا بەرامبەر بە رووسیا دروستکراوە پێشێل ئەکا ئەمە وای کردووە کە تورکیا بکەوێتە دۆخێکەوە ئەگەر لە ئاستی نێودەوڵەتیشە کار نەکرێ بۆ هەڵوەشانەوە لە ئاستی ناوخۆیی ئەو وەختە پشتیوانێکی تر ئەبینین بۆ بزوتنی ڕزگاری خوازی گەلی ئێمە کە تورکیا لە خوارەوە هەڵوەشێنێتەوە لە ناوخۆی وڵاتەکەیە بە ناڕزایی ناوخۆی بیتەقێنێتەوە سیستمەکەی بگۆڕێت. دەستخۆش زۆر سپاس بۆ دکتۆرە نیکۆلا ئەشرەف شاڵی دووبارە سپاس دەکەم لە پۆدکاستی ئیرادەمیمان بوویت زۆر سپاس بەڕێزانم سپاس بۆ ئێوەشکە بینەرمان بن.